خۆتان نەزانم ئەگەر بایەخی زیاتر نەبێت وەصفی دقیقی حاڵەتێکە کە خۆتان دەزانن لەلایەن کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە جێبەجێکرا ئەم حاڵەتەوە خۆشتان دەزانن کە موچە بە یاسا ڕێک دەخرێت بە یاسا کەم دەکرێتەوە و بە یاسا زیاد دەکرێت کاتێک کە حکوومەتێک پەنا دەباتە بەر لێبڕینی موچە بە هیچ چوارچێوێکی یاسایی ناکرێتەوە ناونیشانی تری بۆ بدۆزیتەوە بۆی خەڵکی پێ بخەڵەتێنی جارێک بڵێ ئەمە تەمویلە جارێک بڵێ ئەمە خۆگونجاندنە جارێک بڵێ ئەمە لێبڕینە نا دۆخە ئاسایی و یاسایی مۆزوعەکەی بریتێرەوەی کە ئێمە وەختی خۆی ناومان ناوە ئەگەر بیرتان بێ لە ڕابردوودا وتمان ئەم کابینێ استراتیژی بریتی نیە لەوەی کە ڕێککەوتن بکە لە پێناوی خەڵکی یاخۆ ڕێککەوتن بکە لەسەر شەفافێتینەوە یاخۆ ڕێککەوتن بکە لە پێناوی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەسڵەن استراتیژیان ڕێککەوتن نییە ئەم ڕێککەوتنە کە کراوە لە بارێکیا کە پەیوەستە بە مەسەلەی موچەی فەرمانبەرانی خەڵکی کوردستان و ئاساییکردنەوەی دۆخی ئابووری هەرێمی کوردستان هێشتا استراتیژ لای ئەوان بریتی نیە لە مەسەلەی ئەم ئاساییکردنەوەیە بۆیە ئەگەر ڕێککەوتنێک خۆی یەکسان نەوێ بە باشکردنی ژیانی خەڵکو و بەلابردنی لێبڕین و بە ئاساییکردنەوەی دۆخی ئابووری چ مانایەکی هەیە کەواتە هەر ماونەتەوە لەسەر هەمان استراتیژ کە بریتیە لە مەسەلەی ناشەفافێت لە مەجای داهاتی نەوتی و نانەوتیە لەبەرەوە ئەم کابینەیە محکومە بەوەی کە بە گوێرەی ئەو بەڵێنانەی کە داوێتی بە تایبەتی لە چوارچێوەی ئەوەی کە ناونراوە ئەو ئیتیفاقا و خۆتان زانن کە شەڕی لەسەرەکەن کە وەکو دەستکەوت باسیەکەن خۆشان زانن کە ئەم کابینێ دەستکەوتێکی تری نیە جگەلەوەی کە ئەم مەسەلەی ڕێککەوتنە لەسەر یاسای موازنەکە دۆخێکی زۆر ئاسایی پێویستی بەو هەرایە نەبوو بیکا بە عنوان ئێستا کردوێتی بە عنوانی ڕێککەوتنێکی گەورە بۆی بیکا بە دەستکەوت بۆ کابینەکەی مەسروور بارزانانی چکە دەستکەوتی تری نییە شتری زۆرە لە مەسەلەی پێشەرکاری مافی مرۆڤ لە مەسەلەی لێبڕینی موچەیە ئەنێ ئەتوانم هەڵە و تاوانەکان زۆر بژمێرم بەڵام ئەوەی کە پێشتر ناوم نابوو لە نووسینێکە باوەشکردنە بە هەوادا کە ئەمەیان کردووە بە دەستکەوتێکی گەورە بەڵام جێگەی سەرنجەکە خۆتان نەزان ئێستا بەرپرسە حکوومیەکانی ینی هی ئەم کابینەیە هێشتا باس لەمانەوەی لێبڕینی موچە دەکەن ئێمە بێگومان چاودێری هەموو پارێک دەکەین کە لە بەغدادەوە بێت و چاودێری ئەو ئیتفاقی دەکەین کە چۆن جێبەجێ دەکرێت و چاودێری ئەوە دەکەین کە چۆن ئەم پارەی کە لە بەغداوە دەبێت بێ بە موچە هەموو موچە و ئێمە خۆمان بڕگەیەکمان دیاری کردو خۆمان ئەم بڕگەیەمان خزۆتە ناو موازنەوە کە پێویستە بۆی بە جۆری قانونی ئیداری مالی نابێ بە هیچ شێوەیەک گوناقەلە لە تعویزاتی مۆزەفی نابکرێ کە موچەی فەرمانبەرانەوە بێ ئەولەویەت بریتی بێ لە موچەی فەرمانبەران چاودێری ئەوە دەکەین بەڵام ئەمەوێت دووسێ قسەی سیاسی هەیە بەڕوونی بیکەم ئەم مەسەلەی لێبڕینە هەموو لایەکە خاتە ژێر ئاڵنگاری و تەحەدایەکی گەورەوە چ ئەو لایەنانی کە ئۆپۆزیسیۆنن هەموو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەوانی کە کاریگەریان هەیە ئێستا لە ناو پەرلەمانی کوردستانە نەوەی نوێ کۆمەڵ یەکگرتو ئەوانە ئەشی گەورانەکەوێت ئەستۆ کە نابێ قبوڵی بکەن و نابێ بەم شێوازە ڕێگە بدەن فەرمانبەرەکانیان یان فەرمانبەرانی کوردستان موچە لێبڕینی هەبێ ئەم پێشێرکاری یاسایی هەبێ و ئەوان لەو پەرلەمانی ئێستای کوردستانە کە بەداخەوە سەرۆکاتێکی بەم شێوازە ئاراسی دەکا بێدەنگ بۆیە پێویستە کاردانەوەی توندیان هەبێ بەڕاستی ئەمە خاڵێکتر ئەم لایەنانە خاتە بەردەم مەحەک و دەیخاتە سەرتای تەرازوو کە هێشتا پێیان وایە لە پێناوی چاکسازی و لە پێناوی گۆڕانکاریە زۆر ئەم کابینە زۆر دڵخوازیان نییە مەبەستیشم بە تایبەتی یەشێتی و گۆڕانە یەشێتی بە بەردەوامی خیتابێکی هەیە کەوا نیشانیەدا کە ئەمە زۆر لەم کابینەیە ڕازی نین زۆر جار باسی لا مەرکەزیە دەکەن و زۆر جار شتی تر ئەڵێن کە هەندێک تەفسیر ئەوەیە کە زیاتر بۆ دەسەڵاتی زیاتریان بێ بەقەدرەوەی بەجددی مەبەستیان بریتی بێ لە چاکسازی ئەم مەسەلەی ئەیان خاتە سەرسەنجی مەحەک ئایا بەم لێبڕینە ڕازی ئەبن یاخۆ ڕازی نابن ئەگەر ڕازی بوون ئیتر پێویستەکە هەر دروشمێکی تر یەکێتی بەناڕاز بۆ وەربگرن بۆ بزوتنەوەی گۆڕانیش بە هەمان شێوە خراپتر چونکە وەزارەتی دارایی لای ئەوانە جیالەوەی بزوتنەوەیشی گەورە و گرانیان بەم دەردەبرد بۆەوەی کە بچنە ناو حکوومەتەوە و ئێستا ئامادەن دەستبەرداری هەموو هەڵسوڕا و هەموو چالاگوان و هەموو ئەندامێکی دڵسۆز و بۆ وەفای خۆیان بن کە هێشتا ماوەتەوە لەسەر شاڕێگەکەی سەرەتای دروستبوونی بزوتنەوەی گۆڕان تەنها بۆ ئەوی لەم کابینەیەدا بمێنەوە
لەم کابینەیە موچە بڕەدا لەم کابینێدا کە موچە لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەدزێ ئەمانە ئەکەونە ژێر با بڵێن تیشی خۆر یاخود زەڕبینی گەورەی تەقیمەوە هەڵسەنگاندنەوە مەسەلەی لێبڕینی موچەی ترە ببێ بە قەزیەیەک کە هەموو لایەک تەبەنی بکە کە ناکرێتی تر ئەم کابینێ داهاتێکی زۆری لە بەردەسایە بەڵام هێشتا بەردەوامە لەسەر ئەم پێشێرکاریە ئەمانە لەبری ئەوەی دەست ببەن بۆ موچەی کادرە حیزبی و میدیایی و لەشکرە ئەمنی و پۆلیسیەکەیان لەسەر حسابی خەڵکی کوردستان موچەی ئەوان قەبە ئەکەن موچەی گەورە ئەدەن بە لەشکرە میدیایی و لەشکرە ئەمنی و لەشکری تۆڕە کۆمەڵاتیەکانیان و دەستەبن بۆ گیرفانی خەڵکی کوردستان و بۆ موچە خۆران دەستەبن بۆ موچی خانەنشینان و ئەمە پێویستی بۆ هەیە کە کاتیەوە هاتووە کە بێ بە ناڕزاتێکی بەرفراوان بێگومانەوەی کە ئەرچی نیشتیمانی ئێمەیە ئەوەی کە ئەرچی یاسادانانی ئێمەیە ئەوەی کە ئەرچی چاودێریکردنی ئێمە مەدرێقی ناکەین ئەرچی وتنی ڕاستیەکان سڵ نەکردنەوە لە تهدید سڵ نەکردنەوە لە تهدیدی کوشتن سڵ نەکردنەوە لە هەموو شتێک کە بەرامبەر بە ئێمە کرێ لە پێناوی تەنها لە پێناوی ئەوەی بێدەنگ بین و بێدەنگ نابین بەڵام زۆر گرنگە کە ئەمە ببێ بە نایەکی دەستە جەمعی ببێ بە هاوارێکی فراوان کە چیتر ناکرێ ئەم حیزبانە جا پارتیە یەکێتیە گۆڕانە هەر حیزبێکی ترە ناکرێت چیتر ئاوا دەست بخەنە گیرفانی خەڵک و هەر جارە و ناوێکی بۆ بدۆزنەوە و هەر جارە و زۆر بەڕوویەکی ئەستورەوە بێن بڵێن ئەمە داهاتمان بەش ناکە و ناو ناتۆری تری یاخود ناوی تری یان ناونیشانی تری بۆ بدۆزنەوە ئەوەی کە لەسەر ئێمەیە ئەم ئەرکە کۆتایی نەهاتووە حتا ئەو ڕۆژەی لە ناو پەرلەمانە بمێنینەوە ئەم خولە کۆتایی دێت کە ماوەیەکی کەمی ماوە ئێمە بڕیارمانداوە لە کاتی هەڵوەشانەوەی ئەم پەرلەمانە یاخود ئەم خولە هەمان ئەو بەڵێنانی کە داومانە بە لە هەڵبژاردننی ڕابردوودا جا بە گۆڕاخوازان و بۆوانشی کە دەنجیان پێداوین لەسەر ئەم شاڕێ بەردەوامە بین بەڵام بەڕاستی دەبێت هەموو لایەک دژی ئەم لێبڕینە بوەستنەوە چونکە ئەمە قەزەیەکە کە تەنها بێشێک و دوان ناکرێ بەڵکو بە هەمووان دەکرێت ئێمە بەردەوامە بین لە چاودێریکردن و پێویستە لایەنە سیاسەکانی کوردستانیش دیسان دووبارەیەکەم و بەتایبەتی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان ڕۆڵی کاریگەرتریان هەبێت لە ڕوبەڕووبوونەوەی ئەم تەوەجوه و ئاراستەی کە ئێستا بە ئاشکرا ئێڵێن بەوەی کە هێشتا سوورن لەسەر یاخود سوورە من لەسەرمانەوەی ئەم سیستمە زۆرم لێ ئەم سیستمە تاڵانی ئەم سیستمە چەتەری کە ناوێن لەناوە لێبڕین من بەبست بە پێویستم زانی ئەم پەیامە بڵاو بکەمەوە لەبەر چەند هۆکارێکیشیان ئەوەیە کە ڕۆڵی ئێمە کۆتایی نەهاتوە دووەمیان ئەوەیە کە ئەبێ بە تەقییمێکی زۆر گەورە بۆ لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بۆ ئەو لایەنانش کە ئیدعای جیاوازیەکەن هێشتا بەداخەوە لەناو حکوومەتەکەشان بەتایبەتیش یەکێتی و گۆڕان و پێویستە فەرمانبەران لەوە بێدەنگ لەبن و پێویستە هیچ کەسێک لەم زوڵمەوە خود لەم قەدرە بێدەنگ نەبێ کە هەژارکردنی کۆمەڵگەیە لەسەر حسابی قەبەکردنی حیزب و عایلە سیاسیەکان ڕێز و خۆشەویستی زۆرمان